خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان باز لە چالاکی پێشبڕکێی ئۆفرۆت دەکەین لە پێنجێن بەڕێوەچێ کامە بۆ یەکەمین جارەکە لە پێنجێن بەڕێوەچێ ئۆفرۆت پێشبڕکێیەکە کە کۆمەڵێ لە ئۆتۆمبیل لەگەڵ شۆفێرەکانیان بە کۆمەڵێ تایبەتمەندیەوە بەشدارە بن ئەمەش بۆ خۆی لە ئەتوانین بڵێن پێشبڕکێیەکی جیهانیە کە کۆمەڵێ تایبەتمەندی خۆی هەیە کۆمەڵە چێژی خۆی هەیە کۆمەڵە سەرکەوتنی خۆی هەیە و ئامادەکردنی شوێنی ئەم پێشبڕکێیە بە چەندین شێوازی جیاوازەکرێکە ئەو کەسانی کە لەم بوارەیە کارەکەن ئەتوانن کاری تیا بکەن لە هەورازی و لە نزمی و لەشی و دۆڵ و ئەو شوێنانی ئاوی تایە ئۆتۆمبیلەکان ئامادەکرێ ئەمەش لەسەر ئاستی عێراق بە گشتی بەڕێوەچێکە ئەو شۆفێرانەی کە ئەیانوێ بەشدار بن ئۆتۆمبیلەکانیان تایبەت کردووە پێشبڕکێکی چێژبەخشە بێ و بێگومانی جەزانی کەیتر بەیانی دەست پێەکە لەم ڕۆی تر ئۆتۆمبیلەکان بەڕێکەوتن بۆی کە خۆیان ئامادە بکەن بۆی گفتوگوی زیاتر لەسەر ئەم پێشبڕکێ بکەین و بزانین ئەم پێشبڕکێ جیهانیە کە چۆن لای خۆمانەکرێت بە هەمان ستاندارد دەکرێت بە هەمان پێوەرەکرێت بەشداربووەکان لەسەر چ ئاستێک ئەتوانن بەشدار بن ئۆتۆمبیلەکان لەسەر چ ئاستێک و لەسەر چ پێوەرێک ئەتوانن بڕیاری لەسەر بدرێکە بەشداری ئەم پێشبڕکێ بکە و چەند کەسیە بەشدار بووە و تایبەتمەندیەکانی چییە و ئایا لە ئاخری شایەکێک سەرکەوتوو بێ خەڵات وەرەگرێت گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر پەرست کاک ئاماس تۆفیق سەرپەرشتیاری چالاکی پێشبڕکێی ئۆفرۆت کە بەڕێزیان لای میوانە زۆر بەخێری کاک سەرەتا پێمان بڵێ ئەم چالاکیەکی جیهانیە ئانی زۆر کاری لەسەرەکرێت ئێوە ئەم جارە چۆن ئامادەکاریتان بۆ کرد و لە پێنجێن و بۆ پێنجێنیش باڵێ پێشەکی زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات کە هەموو کاتێ نەردی خۆتان ماڵی هەمووان بوو هەر ماڵی هەمووان قوربانێ بم وەڵایی ئەم چالاکیە ئەوە نییە بڵێ هەر یەک جارەکرێت ساڵانەی تر بەپی پارێزگاکان دابەشمان کردووە بەسەر پارێزگای دووەک و بڵین هەولێر و سلێمانی کاتەکان دابەشەکەین بۆ نمونە منەی خەمە مانگی شەش ئەو لە مانگی نوێی کە ئەوال کۆنتاکتی هەیە لە بینمانە ئەلبەت پارێزگای هەڵەبجەش هەر بۆمان کردووە یعنی ئەو یاریەمان لەوێژ ئەنجام داوە بەڵام بۆ پێنجێن ئەویان لەوە تۆزێ بگەڕێتەوە بۆ خۆم خەڵکی پێنجێنم تۆزێک لێیم لەسەر بووە چەند ساڵ هەڵێن بۆ لە پێنجێنی شتێک بەم شێوەیە ناکرێت ئیتر من لێرە دەستخۆشی لە قایمی پێنجێن و کۆمەڵێ ئەزیزی پێنجێنەکەم کە توانیان هاوکارێکی باشی ئەمە بن بۆی بتوانین شوێن دابین بکەین ئەم فیستیڤالە بینە پێنجێنانی ئەو بردنە پێنجێنەکەی گەڕێتەوە بۆ ئەوە بەڵام وەکو فیستیڤالەکە ئەوە تر شتێکی ساڵانەیە ناڵم هەموو ساڵێک بە پێی توانە بە پێی ئەو هاوکاریی کە ئەکرێت توانین ئێمە ساڵانەم ئۆفرۆدانجام بین شەر نییە لە پێنجێن بێ لە سلێمانی کراوە لە پێنجێن کراوە لە هەڵەبجەک دوای بچیتە چەمچەماڵ کە لە هەر شوێنێک کە کەسێک دەستی هاوکاری درێژکایمە توانین لەو شوێنە فیستیڤالیان بۆ ئەنجام بین وەکو گیان وەکو فیستیڤالەکە شتێکی با بڵین عالەمیە بەڵام ئەوەیە هێشتا ئاشنانیە بە وڵاتە نە لێرە تۆزێ ئاشناتر بووە بەڵام لە جنوب هێشتا ئاشنانیە چکە ئەمە کە ئەخرێ ئیسەمە یەکێتی ئۆتۆمبیل و مۆتۆرسکێڵی عێراق لەخی سلێمانی هەڵساوە بە پێشکەشکردنی ئەم فیستیڤالە وەم فیستیڤالە شتێکی سەرتاسەری عێراقە یعنی ئەوە نییە بە سلێمانی گرتبێتەوە و ژمارەی سیارەکانیش احتیمال لەسەر و 40 سیارە تا 45 سیارەیەک بەشدار بێت ئەم چانسەکە هەرێمی کوردستانی گرتوێتەوە ئەوەیە کە ناوچەکەمان شاخاوی و بەرزونزمی زۆری هەیە بیزەبەت زۆر دەوری هەیە ئەوە و ئێمەش ئینشەڵا بۆ جنوبیش کۆمەڵێ ئیشمان هەیە وەکو ناو بیابان و لم و ئەوانە ئیشیش بۆوان کەین چکە چۆن ئەوان بەم شاخە ئاشنانین ئێمەش بەو ئەجوای ئەوان ئاشنانین ئەتوانین سیارە بەرین و لەوێش ئەو یاریە لەوێ بکەین لە جنوب جاکاک ئامانج ئێستا هەر بە قسەکەی سەرکۆ ئۆفرۆ دەزانین بە شاخوداخە ئۆتۆمبیلەکان سەرەکەون بەڵام باسیت کرد ئەم شوێنێک کە ئێوە تایبەتتان کردو بە پێشبڕکێکەی بەیانی بە پێی ستانداردە جیهانیەکانە و تۆزە جیاوازترشە بۆی کە ئەو ژمارە زۆرە ئۆتۆمبیل گرفتیان بۆ دروستە باسێکی شوێنەکەمان بۆ بکە بێت چۆن شوێنەکە لە منتیقەی ناوشاخان لە پێنجێنەکرێت منتیقەیەکی جوانە ینی تا ئێستاش دەوێ هەر تۆزێ سەرسەوزە ناوچەکە خۆی شاخاویە دووەم ئەم ساحەیە کە دروستەکرێت
تقریبا با بڵین بە پێی ستانداردی عالەمی دروستەکرێت تر کەم و کوڕیەک باسی ئەکرێک باسی عامەکەم ئەکینا و دروست کراوە ساحەکە حازرە ئەم ساحەیە دەستپێکی هەیە کۆتایی هەیە وەکۆ نییە کە چینە دەرەوە گەشتێکی خۆمانەکەین گردێک شتۆڵێک شاخێ کیلۆمەترە کیلۆمەتر زیاترە بێت لە بینی کیلۆمەتر بۆ کیلۆمەتر جیانێکی خۆی چەنە ئەتوانی لە 600 مەترەوە بیکە ینی تۆ ئەکستریمی هەیە مەسافەکەی زۆر کەمەوە کە زۆر قورسە ینی زۆر جارە بێ بە 2 سیارە بەشداربی 1 سیارە ناتوانێت و شوێنە ببڕێت دانەیەکی لەگەڵایە بەزڕایە کێشەیە یا هەر بەخۆی و بەس بەوینج و سەکنێک ئەو شوێنانی تیان ناڕاستەکن دابەزێ وینج لێیە سیارەکە دەرەکەم ئەمە ئەکستریم بێ زۆر دوور و درێژ نابێ بەڵام ڕاڵی بێت تا 3 کیلۆمەتریش 4 کیلۆمەتریش ئەڕوە باشە وتت شوێنتان دروست کردووە بەڵێ ئەمە چۆنە چیتان دروست کردووە ئەم شوێنە کە ئەچیتەوێت تۆ بە پێی وەکوتم بۆ نمونە با بڵین سووک و ئاسایی و قورسمانێ دوایە بێ بە زۆر قورس کە بێ بە ئەکستریم ئەی تا قورسەکەی خۆت چۆن شێوازی ساحەکە دیارەک ئێمە نا زۆر قورسەکەی نا ئاسانەکە شتێکی مام ناوەندمان دروست کردووە کە پێگاتووە لە بۆ نەچاڵ شوێنی بازان قڕ ئاو هەموو ئەمانی تێدا دروست کرا و تر لەوێ خۆشتانی شەڵا لەوێ بن ماڵەکە جا بینە سەر تایبەتمەندی ئۆتۆمبیلەکان ئەم ئۆتۆمبیلانە بێگومان لەگەڵ ئۆتۆمبیلی کە خۆمان ڕۆژانە پێمانە جیاوازی زۆری فەرق ئێوە لەسەر چ پێوەرێک ئۆتۆمبیلەکان دیاریەکەن یانە بێ ئێوە پشکنین بکەن بۆی کە ئەم کەسێک کە ئۆتۆمبیلە لێخوڕێ ژیانی پارێزراوە بێت سەرەکی ترین ئیش کە ئێمە کردومانە لە بووی کە کەسێ بتوانێت بەشدار بێت سیفتیە لە سیفتی سەلامەتی سیارەکەی بابێ ئەمیش پێگاتووە لەوەی کە ئیجبارمان کردووە کە ڕۆڵبار با بە کوردی بڵین بۆری دەرەوەی هەبێت لە دەرەوە سیارەکە بۆری ڕێژ کراوێت بۆ ئەگەر چەند تەقلەش لێبات سەلامەت بێ یا ڕۆڵکەیجی هەبێت ڕۆڵکەیج ناوەی سیارەکە ینی لە دەرەوە دیار نییە لە ناو سیارەکە بۆری ڕێژ کراوە و دووەم ئەو کوشتێک کە لەسەری داهانیشێ کوشتێکی سپۆرتە و سێم خۆبەستنەوەی ئەتیادی نیە وەکو ئەمانی تر سیارەکان وەکو چۆنەڵی سایق تیارە لە پشتەوەیەت و ئاوا جوان ئەتبەسێتەوە ئەنجا کڵاو ئەمانە هەمووی مەرجن بۆی ئەو کەسە یعنی قەدەری ئیلاهی لێ دەرچێەوە کە شتێکە کەسمان ناتوانین هیچی لەگەڵا بکەین قەنەعەتم وایە گەر دەتەقلەش لێباس سایق بە سەلامەتی لە سیارە بێتە دەرەوە جاری وایە هیچیان دیار نامێنێ نە سیارە نەخۆی لە قوڕ و سڵتان ئیتر هەموو گیانیان جاویان بەس دیتە خۆیانە ناسیتەوە من بینی و منەوە شێوانە ئەنجا ئەو کەسانی کە بەشدار بوون ژمارەیان چەند کەسە و پێشتریش ئێوە لەسەر چه ئاستێ کەسەکان دیاریەکەن ئەبێ ئەزمونیان هەبوو بێ پێشتر یاخۆ بالضبط ئێمە ئەو کەسانی کە وەریانەگرین وەڵ ژمارەیان تقریبا ناڵێ ماچێتە 45 سیارە لەو دەورە تقریبا و لەسەر ئەساسی ئەوە تاکید خۆ ما کەسێک ناتوانێت یەکسەر بێت و پێشینەیەکی نەبێ ئەمە بین بڵین فەرم و بەشداری ئەم فیستیڤالە بکە بەڵام تۆ ناشتوانی ڕێگەر لە هەنێ سایق هەیە بیگری کە ئەم چێژە تاقی نەکاتەوە ینی چکان بەجددی ئەوەی کە ئەم وەرزشە کات ئەو لەحزەیە کە داخلی ئەو شوێنە بێعنی باوەڕکە کە چیتە ناو ئەو حەلەبەیەوە ئیتر هەستێکی زۆر عجیبە تا خۆت تاقی نەکەیتەوە نازانی چۆنە من ئێستا زۆربەی خۆم کردووم بەڵام سارێکی خۆمێشتا تەواو نەبووە دووسێ فیستیڤال هەر بە سەکنیە ڕۆم لەگەڵ کەسێک ئاچیت و ئەبێ دوو کەس بن لە ئەکستریمام واجبە دوو کەس بن ینی چکە دوو کەس تۆ احتمالیەکەویتە سەرشانی احتمالیە دەرنەچیە بێ ڕێکی ڕاکات ئەوانی دەرەوە ناتوان بێت بەس ئەو سەکنە ڕاکاوەکوتم منجیە سیارەکە دەرەکاتەوە لە ئەکستریما ئەوە ئیجباریە دوو کەس بن و لەمانی ترا خۆی بێت دوو کەس زۆر مهمە بەڵام دوو کەس ئەو کەسەی کە سەکنە بەقەی سایقەکە دەوری هەیە چکەوانە بێ شارەزایی تەواوی هەبێت لە چۆنیەتی ساحەکە پێی بڵێ کاتی پێ بڵێ نەخشەکە لێرە پێچە ڕاست بگرێت چکە ئینسان لەو کاتە کە سایق داخلە بێت تۆزێ تەرکیزی
زیاتر لە سایقی و گێڕگۆڕینەکەی تۆ پێڵی چکە شوێنی تیا هەر لە ناو ساحەکە ئاچێتەوە بە ناویە کات تێگەی بۆی سایق سەری لێ بشێوێ بێت تۆ پێی بڵێ لێرە ڕاست بگرە چەپ بگرە یا ئاگاداریەکەی تۆ وریا بە لە دوایین کاتەکەمانجێ بە گورج و گۆڵی بەجاری وهەیە نازانم سەرکەمە بەر تۆ کەوتویانە خوشکێ کەسێک ئەبێ بۆ شوێنێک تۆ ڕێک لەبەر ها فەرعەکە کە ئەبێ پێچکێتەوە لە یار پێێت ئەڵێ یا لێرایە ئەڵێ هەر مەجالم نیە کاتە تۆ بە زۆر گورج و گۆڵ ینی بەقی سایقەکە دەوری هەیە هێشتا ئێمە هەرچەند ئێمە نەگەشتوینەتەوە ئاستە بۆ سەکنیەکە زۆر گوێی نایەتێ سایق بەڵام دڵنیا بن سەکنێکی باش ڕێنیشاندەرێکی باشە و کۆتایەکی باشی شێوێ بۆ ساخێکە باش کاگاماز لە ڕووی ئەوەی کە ئەم فستیڤالە خەڵکانێکی زۆرتیا بەشدارە بن لە ڕووی پارێزیری و ینی بۆ نمونە تیمی تەندروستیتان لەگەڵا بۆ نمونە ئاگر کوژێنەوە کە زۆر جاڵی ئۆتۆمبیلە قەی ناکە هەموویتان بە ئاسن ڕووپۆش بەڵام ئەم ئۆتۆمبیلە بانزینی تایە گەرگرتنیانە خواستە گڕ بگرێ تۆ گیانی کەسەکە لە هەمووی گرنگترە ئێوە لەو ڕوانۆچە ئامادەکاری ئێمە کاتێککە هەر ئەوڵ پشت کە دەستەکەی بەم فستیڤال ئەگەر تێ شتێک بکەی کە چۆنەڵی بە کوالێتی بێ بێگومان تۆ بێ لە ڕێی حکوومەتەوە میشە ڕاستە ئێمەش ئەمە نییە من ئامانج تەنها بۆ نمونە ئیشە کارگێڕیەکانی کردو سەرپەرشتی فستیڤالێکی ناوەکوتر پارێزگاری سلێمانیە قایمقامی پێنجێنە من زۆر لێرە زۆر سوپاسی قایمقامی پێنجێنەکەم دەسی ماچەکەم دەسی ماندووبوونیە گوشم ئەم ماوەیە زۆر لەگەڵ من ماندووە کاگەدنان کە هەستاوە بە دامینکردنی دوو سیاری تەندروستی بۆ شوێنەکە ئاگر کوژێنەوە زۆر باش پۆلیسی چالاکە مەدەنیەکان ئاسایش ینی شتەکە وا کراوە کە خوا نەخواست دەبێت چکە خۆت زای ئەم فەسڵەش ئێستا یایتر زرد بووە خوا نەخواست ئاگر بکەوێتەوە یان شوێنە قەرەباڵخە من نەتوانم کۆنتترۆلی مەجموعەیەکی خەڵکەکە بکەم چکە لێ قەرەباڵخە بێت لەبەرەوە نەک هەر ئاگر کوژێنەوە خۆی کۆمەڵە کەسی خۆبەخشیش کە ژمارەیان نزیکەی دە کەسە بێ لەوێ ئامادەن بە بلاوەرەوە بۆ حاڵەتێکی نەخوازرا و ئاگر کەوتنەوە یەک شتێک نانە بەدڵنیایە و حساباتی وانشمان کرد بگرە جادەیەکی زۆر سەری ئیشمان دروست کردەوە بۆ حاڵەتێکی نەخوازرا و ئەگەر شتێک بێت لێەوە یەکسەر بتوانین زۆر باشە وەرگەڕانێکە دەستشکانی کە هەرچی بێت مار پێوەیانێکە لەم فەسڵەیە توانین خێرا بیگەینی نەخستخان کە ئەمەە بە شێوازێکی ڕێک و پێکەوتانداوە بەڕێوە بچێ فستیڤالەکە جا کاکە ئامانج ئێستا ئەوەی کە بەڕێزت باست کرد بەڕێزت هاوڕێکانی بەڕێزت کاتێکها لای ئێمە ئامادەبوون باسییان کرد لە خوای گەورە بە زیابێت لە ئێستاە چەندێک ئاستی بەرزە ئەم پێشبڕکەی ئۆتۆمبیلانە ئێمە ئۆفرۆدمانێ ئەوانی تری ناوی چییە؟ ئۆفرۆدمانێ دراگمانێ دریفتمان هەیە هەموو ئەمانە ماشەڵە ژمارەیەکی گەنجی زۆر بەتوانە و ئازامان هەیە کە توانیانە زۆر سەرکەوتوش بنتیانە پێما تەنانەت لە ئاستی عێراق توانیانە بەشداری بەڵام ئایا لە دەرەوە بەشداریان کردو یان بۆ بەشداری لە دەرەوە ئەبێت چۆن بکەن ئەوەی ڕاستی بێ ئێستا خەریکی ڕێخستنەوەی ئەوان با بڵێن یەکێتی اتحادی یەکێتی ئۆفرۆدی ئۆتۆمبیل و ماتۆرسکێلی عێراق هەستاوە بۆی کە کەسێک بیەوێت بچێتە دەرەوە چ لە دراگ چ لە دریفت چ لە ئۆفرۆد ناڵێم مادی بەڵام ئەتوانێ معنەویەن ئیشەی داریەکانی بۆ بکاو بینێرێتە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان زۆر جار ئێوە کێشەی بردننی ئۆتۆمبیلەکان بەڵێ ئێستا وەکو دراگ و دریفتەکە زۆر کێشیان یاوان سیارەکانیان ڕقەمە بەڵام ئێمە وەکو خۆمان ئەین تۆ حساب کرد لە سا 50 سیارەکان دروستکراوی خۆمانە لە کوردستانە دروستەکە ئەمە کێشەی بۆ دروست کردوین هەر لە دوێنێشەوە باوەڕەکەی من لە دویشەوە تەلەفۆنم بۆیت کە سیارەیەت کێشەمانێ لە سەیتەرەکانە لە بازگەکانە نایڵێم سیارە داخل بێت چکە باهوخمیەوەی ژمارەی نییە تۆ لێرە دروستکراوە شتەکە بۆ ئەو یاریە دروستکراوە هەر نەک لە تەواوی دنیا ئەم سیارە ژمارەی نییە چکە بۆریە بۆریانی وڵاتان چۆن ئەم کێشان چارەسەر کردو لە ڕووی ئاسایش و ئەمنیەوە خۆی ئەمە وڵاتان ئەوان ڕێگەی پیاوە عین ڕێگەیان ناو بەم سیارانە هەبێت بەڵام چییە ئەم سیارانە ئەوانەی بە تایبەت بۆری ڕێژن کامل بۆری ناتوانن لەسەر جادە بۆیان نێبێنە سەر لەسەر شەقام ناتوانن لێ خوڕن بە فلاتێک لە شوێنی خۆیە و گوازرێتەوە بۆ شوێنی فستیڤالەکەیە ئەو
ئیڤێنتەی کە ئەکرێ و دواتر سوار فلاتەکرێ و گەڕێتەوە بۆ شوێنی خۆی ینی لە تەواوی دنیا ئەمە هەیە من وەک دوایین پرسیارم گیان بانگێشکردنی خەڵک سربەستە کێت لەوێ بۆ سیرکردنی یاخود ئێوە ڕێوشێنیشتان بۆ داناوە وڵی سربەستما کردووە خەڵکەکە چکە پتێونەتە چارێ من نەگەشتوینەتە ئەو ئاستە بەرزەی کوالەتی کە بۆ خەڵک شوێنی بۆ دیاریکەین و هەنی پێم خۆشەوای لێ بێت فکرێ شوێنێکی بۆ دیاری کرێ و کاتە بجەیەکی ژەگەڕێتەوە بۆی کەسەی فیستیڤالەکە کاولۆچە ئیشێکی جوانتر بکە ئەم لە ئێستا هەر سەرپشکام و کەس بەڵامی ترەوێ بەپێی یاسا و ڕێسای فیستیڤالەکە و کەسانی یەنە ئەوێ ناتوانن بڵێ من لێ دانیشمیان حەزم لەو بەرزیە ئینشەڵڵا سەرکەوتووە بن دەستان خۆش بێ پێکمان کورساتی سپۆنسەری میدیای وەڵ دەخەوتم دەستخۆشی لە کورساتەکە من تەبی ئەگەر بەدەست من بێ حەزەکەم هەرچی شمەیە کورسات بیکات چکە پێم وابێت تاکە کەناڵە تا ئەم دقەیە لە سەرەتاوە کە دروست بووە تا ئەم دقەیە ڕیتمیک ئەو بەرنامە و قانونی کە لەسەری ڕۆشتووە باوەڕ ناکەم گۆڕی بێتی و ینی شتێکی زۆر ئایلەی و جوانە و بۆیش من بەجددی هەموو کات یەکەم کەناڵ بووە کە هەنام بۆ بردووە و لەخوا بە زیابێ هەموو کاتیش هاتوون بە دەممانەوە دەستخۆشییان سپاس هیوادارین هەمیشە جێی متمانەی ئێوەی عزیز و خۆشەویست و کاری باش بکەین دووبارە سپاس بۆ تۆ هیوای سەرکەوتن فستیڤالێکی باش و ئارام و بێکێشە بەڕێوە بچێت و بیریش لەوە بکەرەوە کە ئیترۆ شوێنە سابت بکەی پێنجوێنە و شوێنی باوە دەستخۆش بۆ هەموو ئەو بەڕێزانشی بە قایمقام و بە هەموو کەسانی کە لە پێنجێنی عزیز و یارمەتی تویان ناوە سپاس شاری فێربوون ئەوە بیرم چوو پێنجێن شاری فێربوون کە عنی هەموو ئیشەکانی ئیشی بەس فێربوونە دروستکردنی گەنجە دروستکردنی کچی جوان پێگەیاندنیانە بە کۆمەلگا لێرەوە دەستخۆشی لە پێنجێن شاری فێربوونی شەکە ئەمڕۆژ هاتینە کۆتای پرۆگرامەکەمان بە هیوایەوەی سوودمان پێبەخشی بێتن هیوای تەندروستێکی باش و ڕۆژێکی خۆشتانە بێ خواتان لەگەڵ بێت.